عائلەیەک هەر برایەک هەر خوشکێک کە کێشەی توش بوو یەکەمین خاڵ دەبێ بچی تۆبەی بکە، چونکە هیچ گوناحێک نییە ئیلا لە پاشە خۆی بەڵایەکی لە دووە، هیچ گوناحێک نییە ئیلا بەڵایەکی لە دووە، هیچ گوناحێک نییە ئیلا غەمێکی لە دووە. لۆی ئیبن سیرین ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی ئەی فەرموو وەڵڵاهی ئاساری گوناحی خۆم لەسەر وراغ و دابەکە و لەسەر خێزانم دەبینم، ئاساری گوناحی خۆم لەسەر خێزانم دەبینم. هەر کاتێک خێزانت عیناد بوو، هەر کاتێک پیاوەکە عیناد بوو، بزانە گوناحێک لە تۆ ڕووی داوە کەوا ئەو کێشەت بۆ دروست دەکاتن. یەکەمین خاڵەوەی بچی سڵح لەگە خوای گەورە بکەی، بینی خۆت و خوای گەورە پاکە، خوا بینی خۆت و خێزانت چاک دەکاتن، بینی خۆت و خوای ئاوەدان کە خوا بینی ئەو ژن و مێردە ئاوەدان دەکاتن. زۆر گرنگە یەکەم خاڵ کە ئێمە باسی هیچ حەلێک نەکەین، جارێ زوو بێ تۆبەیەک بکەین و پەشیمان بووینەوە لەو گوناحانەی کە کردیتمان، چکە هەر گوناحە بوویتە هۆکاری ئەوەی کە ئێمە تووشی گرفت و ناڕەحەتی دەبین.